دوای کۆچی جەنابی مام جەلال بە حەقەت کە سەرکردەیەکی گەورەی بستنەوەی ئازادی خوازی کوردستان بوو، دڵم گەرم بۆ حەزم کرد کە ئیشێکی لەسەر بکەم. ویستم شتێکی بکەم کە نەبێت ئەو شتە کە نەبووە. بوو نمونە زۆر هەوڵمدا پرسیارم کرد کە کتێبێکی بە کوردی لاتینی دەربارەی کەسایەتی گەورەی مام جەلال هەیە یان نییە. هەر وڵامەکە ئەوە بوو تا ئێستا نییە. فارسی هەبوو، عەرەبی هەبوو، بە کوردی سۆرانیش هەبوو، بەڵام بە کوردی لاتینی نەبووە. بۆیە هەوڵمدا هەندی لەگەڵ کە کەروان ئەنوەر سەرنووسەری پیوکی میدیا وتم من ئەوە 10 ساڵک لێرە زیاتر ئیش دەکەم، هەندی سەرچاوی ئیشەکانی منیش تێدانە دەربارەی مام جەلال، کەسایەتی مام جەلال تەرجەمانمان کردووە، ئەو نووسینم هەیە، شتی دیکێ من هەیە. دەرفەت بێ من هەوڵ بدەم وەکو سەرچاوەیەک قەزەنج بکەم بوو خۆم و بوو کتێبەکەم و ئەوش ڕێگایە دەستی خۆش و حتا چاپکردن و ئەوە هەموو خۆیان بوو، ینی لەسەر ئەستوی خۆیان بوو بڕاستی. و من دەست بە ئامادەمکردنی ئەو کتێبام کرد. بیرۆکەی کتێبە لە سەرەتای مردنی بەڕێز هەڤاڵ مام جەلالەوە بوو کە بڕیار بوو کە پێشانگایەکی گەوری بۆ بکەمەوە کە ئەو وێنانی کە هەڤاڵ مام جەلال لە سەردانەکانە لە شوێنەکانە کە سەردانی کردووە بیکەمەوە. بەڵام دواتر بیرۆکەکەم گۆڕی بە ئامادەکردنی کتێب کە خۆمان ئەممان باشە زانی لەو کاتەدا هەموو نووسەر و قەڵەم بەدەستەکان هاتنە خەت و ئەو شتە جوانانەی مام جەلالیان تۆمار کرد و ئەو شتە جوانانی مام جەلالیان نووسیەوە. من ویستم زۆربەی ئەوانی کە کردبووم لە وێبسایت و ڕۆژنامە و تەنانەت لە کەسایەتە نووسەرەکانی ژوەرم گرت، ویستم ئەم نووسینانەی کە بە جوانی لەسەر مام جەلال نووسراوە بزر نەبێ. لەبەرەوە هاتم چەمچێکی فەلسەفی قورسم هەڵبژارد کە کۆجیتۆی جەلال تاڵەبانی ناونیشانەکەی بوو. کۆجیتۆ چەمچێکی فەلسەفی دیکاتە من بیر ئەەکەمەوە کەواتە من هەم لە لای هۆسڕەڵ گۆرانکاری تایە دواندنی هەموو ئەو کەسانەیە کە هەمی معریفەیان هەیە، لە لای فۆکۆ و دۆڵۆز و نیتشە و برۆخسۆن و ئەمانە لە چێژی دەقائی بیننەوە. لەبەرەوە جەلال تاڵەبانی کە هات توانی ئەو کۆجیتۆ عەقائیدیە تەقلیدیە باوەی کە لە ناو ڕۆشنبیری کوردیە هەبوو تێپەڕی کرد بە جیهانیەتی، بە دۆزینەوەی شتی نوێ، بە هەوڵدان بۆ دائیم بۆ داهێنان بۆ زەوی نوێ. لەبەر ئەوە هاتم ناونیشانی کۆجیتۆی جەلال تاڵەبانیم هەڵبژارد. هەندی زانیاری تەماشەمت کرد، ینی لە هەندی کتێب هەیە یا لە هەندی ڕۆژنامەیە کۆڤەر هەیە. بوو نمونە بۆ چۆنی شەهید قاسملۆ دەربارەی مام جەلال کە 84 لە قەندیل ئەو هەفدیتنێکی لەگەڵ هودا حوسەینی کە ڕۆژنامەوانێکی ژنی لوبنانی لە برێتانیا کار و ئیشی ڕۆژنامەگەری دەکات. لێدا شەهید قاسملۆ چی وتووە دەربارەی مام جەلال؟ ئەو نووسینە هەموو من پەیام کردبوو و زۆر شتی دیکە بۆ چوونەکانی سەروەر و سەرۆکی جیهانی، هەروەها ئەو سەرۆکی وڵاتان، هەروەها سەرۆکی حیزبەکانی سیاسی، چی لە عێراق بێ، لە تورکیا بێ، لە ئیران بێ، یا لە کوردستان و لە وڵاتکی دم بێ، ئەمانە هەموو دەربارەی مام جەلال چی ئەڵێن؟ ئەمە هەموو کوو کردومە. بیرۆکەی ناوەکەش کۆمەڵێ ناوم ئضافە کرد بۆ خۆم کە ناوەکان زۆربەی لە ماشێتی ئەو نووسینانەی کە نووسەرەکان دایان نابوو کۆم کردەوە. بیرۆکەی مام جەلال کۆکەرەوەی دژەکانم بەکارێنا کە ئەمە بیرۆکەیەک بوو کە واتە مام جەلال هەموو ئەو دژانی کۆ کردەوە کە لەسەر یەک مێز بە ئاشتی بە یەک برایەتی وڵات بەڕێوەبەرن، ئایتر لە ناوی هەرێمی کوردستان بێ و وەکو سەرۆکۆمار لە عێراقا بێ. مام جەلال کەسێکە هات بە تەنیا هات. مام جەلال دەرچووی حقوقی ساڵی پەنجاکانی بەغایە کە ئێستا قانون و سیاسە ئەم هەموو بەشەی هەیە، ئەو کاتەیەک بەشی هەبووە. لە ناو ململانێ زۆرەکانی شاری بەغا و شیوعی و ئەحزابە سیاسیەکانە گەورە بوو. جەلال تاڵەبانی
کەسێکە ناکرێ هەروە بەسەر پێوی لە مقابلەیەکە بتوانم یەک نمونە بۆ بژێرمەوە فازیل خەلیل کە عەمیدی ڕاگری ئەکادیمیای هونەرە جوانەکانی بەخا بوو ڕۆی ئوسوسی جامیعی فێری یەمەن بکە کە گەڕایەوە چوون بۆ لای مام جەلالی خۆش نەئەویست بەرلەوە وتی سەلاح 36 دکتۆری عەرەب جێمان لە جەلال تاڵەبانی کرد بەس بۆی ڕخنەی لێ بگرین پێش ڕاپەڕین کە مقابلەیەکی 3 سەعاتی کرد تی لە هەمومان عالمترە لە هەمومان عەرەبی زانترە لە هەمومان زیرەکتر بووە نەمانتوانی هەڵەیەشی لێ بگرین بەڕاستی مۆزوعی مام جەلال لە بزوتنەوەی ئازادی خوازی کوردستانە هات توانی بەردەوام ڕێچکەی تازە شتی تازە بدۆزێتەوە مام جەلال دەربارەی ڕۆژاوای کوردستان چی کردووە و ڕۆلی چی بوو لە یەکەم پارتی کوردی ڕۆژاوای کوردستان کە ئاپێ عوسمان سەبری و هەوڕیانی و مامۆستا نەمر حەمەد دەرویش و دکتۆر خەلیل عەلی ئەمانە هەموو خەلیل محەممەد کە تێدا بوون ئەمانە بڕاستی ئیشێکی گەورە بوو کە من لەگەڵ مامۆستا شێخ عالی و مامۆستا حەمەد دەرویش کە گوێم لێبوو کە وتیان مام جەلال خاوەنی ڕۆڵێکی گەورە بوو لە دامەزراندنی یەکەمین پارتی کوردی ڕۆژئاوای کوردستان ئەو کاتە لە 57 و لە پێش 57 مام جەلال لەگەڵ ئەوانە لە ناو تەفگەر بوو ئەوەی بتوانە بن شتێکی ئاوا زیاتر بکەن ینی جگەلەوە ڕۆڵی مام جەلال بوو کوردانی ڕۆژئاوا جگەلەوە کوردانی باکوور يعني بۆ نمونە مامۆستا محەممەد ئەمین پێنجوینی لە کتێبەکەدا باس دەکات کە ڕۆلی مام جەلال ڕۆڵەکی سەرەکی بوو بۆ دەستپێکردنی پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان ئەمە گرنگی ئەوە بوو کە ئەو پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان ئەندەزیاری ئەوە سەرۆک مام جەلال بوو ئەو تەوژمە سیاسیە هەیە کە دژایەتیەکە کرێ هەموو لایەنەکان ڕق و کینەیەکیان بەرامبەرێکەیە بەڵام مام جەلال هەمیشە لەسەر یەک قسە ئەو دژانەی کۆ کردەوە شیعە و سوننە تەنانەت لایەنە کوردیەکان ئەمانەی کۆ کردەوە و وەکو ئاشتی خوازیە کە هەمیشە ناوێکی دەرکردو بە ئاشتی خواز وەکو ئاشتی خوازە لەسەر یەک مێزگوانێ کردو و ئەو بابەتانی کە هەبوو بەیەک چارەک بە 10 دقە تەواو کۆتایی پێێنا و تەوژمە سیاسی و ئاڵۆزەکانی چاکە کرد مۆزوعی ئایدۆلۆژیا زەمەنی بەسەر چووە جەلال تاڵەبانی هەموو تیور و ئایدۆلۆژیا و فەلسەفەکانی بەر لە خۆی خوێنێتەوە هاتووە لە استراتیژی سیاسی و عەسکەری لە پراکتیکی نوێیە توانیوێتی ئەم شتانە ئامادەکاریان تیا بکاتەوە بتوانێت استراتیژێکی نییە بۆ نەتەوەی کورد دابنێ بە بەردەوامی کوردەکانی باکووری کوردستان کە زیاتر لە 25 میلیۆن کەسە بە زۆرینە هەموو ئەو پیتی لاتینیە بتەواوی پیتی لاتینیە کوردی لاتینی هەروە کوردی رووسیا بە هەمان شێوە پیتی لاتینی کوردی ئەخوێنن و کوردەکانی ئەوروپا بەشێکی زۆر بە هەمان پیتی لاتینی کوردی ئەخوێنن و کورد لە ڕۆژئاوای کوردستان بە هەمان شێوەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشی کورمانجیەکان بەتایبەت لە ئۆرمیا بوو ناوچەی ساڵمەس و ناوچەی دیکە ئەمانە هەموو بە هەمان پیت ئەخوێنن بۆیە بینیم ژمارەیەکی زۆر لە کوردەکانی خۆمان بە پیتی لاتینی کوردی ئەخوێنن و توانایان هەیە تێبگەن بۆیە ئەوە ویستم بە پیتی لاتینی و کوردی ئامادە بکەم کۆمەڵێ بیرەوەری هەڤاڵ مام جەلال کە بۆ نمونە مام جەلال چی شتێکی کردووە لە دەرەوەی کوردستان و عێراق و لە شوێنەکان و تەنانەت لە ئەو کاتی لە شاغ بووە چی ئەو شتە سیاسیانی کە کردوێتی ئەو ئەیشانی کە کردوێتی بابەتەکان چین واتە بیرەوەری مام جەلالە گەڕنەوە لە زاری نووسەرەکانەوە کە ئەو نووسەرانی کە کۆیان کردوێتەوە بۆ نمونە باسیەکەن ئەمە بەشێک بووە کە نووسەرەکان کۆیان کردوێتەوە و ئەوەی کە بۆ نمونە هەبووە نووسەر هەبوو یان هەبووە پێشبەرگە بووە لەگەڵ مام جەلالە بینوێتی قسەکانی مام جەلال ئەگێڕێتەوە کە مام جەلال چی شتێکی کردو چی خزمەتێکی کردو بە کوردستان و هەسانەوەی کورد کە لە تەوژمێکا بۆ کە کورد بە ئاسانی بۆ نمونە
نەیتوانێت کە بۆ ئیشی خۆی بکە لە شاخ وە لە دەرەوە وە لە ناوی وڵاتیش لەگەڵ هەموو ئەحزابە سیاسەکان لەگەڵ هەموو ململانەکان توانیوەتی تێپەڕی ئەو نەمتە عقائیدیە فکریە بکا کە لە ڕۆشنبیری کوردیا باو بووە ئەو توانی ئەو کۆچیتۆ عقائیدیە ببڕێ بەرەو استراتیژێکی نوێ کە بتوانێت بەرهەمهێنانی تازە بکات بۆ شۆڕشەکەی و بۆ نەتەوەی کورد پار لە کاتی کە بە هەمان ساڵۆگەری کۆچی دوای مام جەلال بوو ئێمە لە 3 لە کوردستانی نوێ لە ساڵۆنی کوردستانی نوێ بە ئامادەبوون و بەشداربوونی دەهان کەسانی ڕۆنەکبیر و ڕەوشنبیری کورد لە هەر چۆپەرچی کوردستان ئامادە بوون ئەوە داباشمان کرد و بەڵاومان کرد و ناسیمان کە ئەمە کتێبە دەربارەی چی و چۆن چۆنیە زۆر ئەو کەسانەی کە ئامادە ببوونی ڕەوشنبیرانی کە ئامادە بوون پێیان وا بوو کە ئەمە سەرچاوەیەکی زۆر گرینگە و کتێبێکی گرینگە ئەمە ئەبێ هەموو ڕەوشنبیرێک ڕۆنەکبیرکی کورد لە هەر چۆپارچەی کوردستان بزان بێ دەربارەی مام جەلال چی هەیە ئەتوانێت لەم کتێبەدا ببینێ و کەسایەتی مام جەلال کەسایەتێکی گەورە بوو کەسایەتێکی سیاسەتمەدار بوو نووسەر بوو ڕۆژدەمەوان بوو هەروەها چالاکوانکی سیاسی بوو خوێندکار بوو مام جەلال پارێزەر بوو مام جەلال هەموو ئیشی کردووە ئیشە چی ئیشی لە ژیاندا هەبووە مام جەلال ئەو ئیشە کردووە و سەرکەوتوو بووە یعنی لە مناڵیەوە تا ئەو دەمێکە کۆچی دوایش کردووە مام جەلال خاوەنی ڕۆڵێکی گەورە بووە و بۆ یەکەم جار لە عێراق بوو نمونە بوو یەکەم جار لە عێراق کە هەموو لایەنەکان شیعەکان و سونەکان و کورد و ئاشووری و تورکمان هەمیان کە مام جەلال بە سەرروکی خۆیان بزانبن و ڕێز بوو مام جەلال داینن و مام جەلال بە کەسایەتێکی گەورەی ئەم عێراقا لە قەڵەم بدەن چاپی یەکەم تقریبا چکە من تقریبا ساڵێک پێوی خەریک بووم دوای ساڵەکە چاپم کرد کۆمەڵێ وتاری چاکم هێنا کە تێم کرد و بەڵام کردەوە لەگەڵ کۆمەڵی وێنەی بینرا و کەمبینرا و نەبینراویش دواتر لەبەر زۆری داواکردنی ئەو کتێبە و بە ئێستاشەوە کە ئێستا چاپی سێم کردووە هێشتان بڵاوم نەکردوێتەوە ئەمە جیاوازەکان ئەوە بووە لە چاپی یەکەمە کۆمەڵێ وتار هەبوو تێم کردووە لە چاپی دووەمە کۆمەڵی وتار نوێ هەبووە تێم کردووە بەڵام چاپی سێم کۆمەڵی وتاری باشتریش مێناوە تێم کردووە و کۆمەڵی وێنەی نەبیناوی زیاتریش هەبووە تۆمارم کرد و تێم کردووە زۆربەی هین نووسەرە کوردەکانە بەڵام تقریبا کەمێکی هین نووسەر عارەبەکانە کەساتی عارەبەکانە سیاسیەکانە تەنانەت هەر نووسەر نییە کەساتی عارەبیشی تایە بۆ نمونە هەرین کوردیش هەر کەساتی تایە کەساتی سیاسی تای بووە بەڵام زۆربەی کووردە مام جەلال خۆ یەکێک بۆ لە ڕۆشنبیرە گەورەکان ساڵانی 60ەکان شەرارەی دەرکردووە بەڕاستی بە عەرەبی کە ئەو کاتە توانیوێتی فکری مارکسیزم لینینیزم توانیوێتی ماوی توانیوێتی هۆشی منە توانیوێتی ئەمانە هەر هەموو شی بکاتەوە من هەر هەموویم خوێنێتەوە بەڕاستی لە ئاسی ڕۆشنبیری ئەمڕۆیانە بتوانێت بینووسێ مام جەلال خۆی سەحافی و مفەکرێکی گەورە بووە وەکو کورد بوو نمونە کە ئەتوانم ئەوە بڵێم من لە دیدارێکی خۆم لەگەڵ سیپان هەموو سەرلەشکری گشتی یەپەگە لە 2013 لە عفرین کە خۆم مقابلەی ئەو بوو پیوکی میدیام کرد لەوێ لەو کوتەبەیش هەیەیانی کە سیپان هەموو دەربارەی ڕۆلی مام جەلال کە ئەو کاتە تازە مام جەلال نەخۆش کەوتو بوو گوتی نەخۆشکەوتنی مام جەلال ینی نەخۆشکەوتنی هەمومانە بڕاستی بزوتنەوەی کوردی لە ڕۆژاوی کوردستان بە تایبەت لەم کاتادا پێویستی زۆر بە مام جەلال هەبووە بداخەوە نەخۆشکەوتنی مام جەلال ئەوە بۆ ئێمە زۆر نەخۆش بوو هاواڵێکی نەخۆش بوو و ئێمە جانساغی دەخوازن ئەو کاتە کە کەسێکی وەکو سیپان هەموو ئەوەی گوت ینی جگەلەوە بڕاستی بگشتی ئەتوانە بڵێم ئەم کتێبە سەرچاوەیەکی بوو هەموو لایەکە ینی تێدا ئێرش لەسەر هیچ لایەنێک نەیەکرێ تێدا هەموو شتێکی بوو یەکرێزی گەلی کووردە لەو کتێبەدا ینی یەکرێزی گەلی کورد چی لایەنی کوردی
چی سیاستمەدارێتی کوردی چتی جوانی کردووە و لەگەڵ مامجلال و هەڵوێستەکانی مامجلال بوو یەکڕێژی گەلی کورد بوو پێشخستنی بزوتنەوەی کوردی و بوو پێشخستنی پەیوەندیەکانی دیبلۆماسی کوردی لەگەڵ لایەنی جیهانیەکان هەموو تێدایە بۆیە من پێم وایە سەرچاوەیەکی گرینگە ئەگەر هەر کەس باش بخوێنێ و احتیمام پێ بکەێت. دوای نەمانی هەڤاڵ مامجەلال پەردەوازەی کەوتە نێوان عێراق کوردستان ئاڵۆزیەکی یەکجار زۆر هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی سیاسیەوە فەراغێکی زۆرمان تێکە پێمانەوە دیارەکە کۆچی مامجەلال بەڕاستی ناوەخت بوو لە ساڵیادە داواکەم لەخوای گەورە بە باشی بەرینی خۆی شادکە و دوای ئەوەی کابۆنم لە بەر خاتری هەڤاڵ مامجەلال وڵاتمان ئاوادان بێ و چۆنەڵی ئەو لایەنە سیاسانەی کە تەوژمێکیان هەیە بەرامبەر یەک بەداخەوە ئەو تەوژمە نێڵن کە ئەمە یادی مامجەلال ببێتە ئاشتی کە خۆی ئاشتی بوو مامجەلال.